بینەرانی ستاندەر سڵاوتان لێبێت نەهرۆ جەرزی سم و گەشتێکی نوێی ستاندەر نیوستان پێشکەش دەکەم بۆ دەستپێکیش وەک هەمیشە ناونیشانەکە. پارتی دەچێتە چێبڕچێکی نوێوە لەگەڵ یەکێتی لە بەغدا و یەکەم کۆبوونەوەشی لەگەڵ چوار سێوەی هەماهەنگی ئەنجامدا. هەوڵەکەی نێچیروان بارزانی بۆ نزیکردنەوەی لایەنەکان لە پرسی هەڵبژاردن شکست دەهێنێ. لاهور شێخجەنجی هەوڵەکانی بۆ ڕێگری لە پەسەندکردنی ئەنجامەکانی دیداری یەکێتی دەست پێدەکات. وەفدی باڵای پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکایەتی فواد حوسێن وەزیری ئێستای دەرەوەی عێراق بە نوێنەرایەتی بارزانی لە بەغدایە بۆ گفتوگۆی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق. بە گوێرەی زانیاریەکانی ستاندەر دوێنێ وەفدەکە لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی یەکەم کۆبوونەوەی بۆ پرسی پێکهێنانی حکوومەتی نوێ ئەنجامدا. پارتی دوای شکستی هاوپەیمانیەتیەکەی لەگەڵ سەدر ئێستا بە هەڵوێستێکی لاوازەوە چۆتە گفتوگۆکانی پێکهێنانی حکوومەتی نوێ لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی تاکو ئێستاش دوو دڵە لە پشتکردنی یەکجاری لە سەدر. لە کۆبوونەوەکەی دوێنێ چوارچێوەی هەماهەنگی ڕایگەیاندووە ئامادەن لەگەڵ پارتی گفتوگۆ بکەن بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ. سەرچاوەیەک بە ستاندەری ڕاگەیان پارتی دەیەوێت هەڵوەشاندنەوەی بڕیاری دادگای فیدراڵی لەسەر نەوت و گازی هەرێم بکاتە مەرجی بەشداریکردن لە حکوومەت. پێشی وایە دەرکردنی بڕیارەکە بەدەست لە پێشدانی چوارچێوەی هەماهەنگی و ئێران دەرکراوە. هەر ئەوانش دەتوانن بڕیارەکە هەڵبوەشێننەوە یاخود جێبەجێکردنی بە قازانجی حکوومەتی هەرێم بێت. سەرچاوەکە وتیشی ئێستا پارتی دەزانێت یەکێتی لە چوارچێوەی هەماهەنگی نزیکترە بۆیە لە هەوڵدایە پێگەی یەکێتیش لە بەغدا بەکار بهێنێت بۆ ئەوەی هەڵوەشاندنەوەی بڕیاری دادگای فیدراڵی بکرێتە مەرجی هاوبەشی هەردوو لە بۆ بەشداری لە حکوومەتی نوێ. دوێنێ سێشەممە بەشێک لە دەستگای هەڵبژاردننی لایەنەکان لەسەر پرسی هەڵبژاردن لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان کۆبوونەوە و ستاندەریش وردەکاریەکەی ئاشکرا دەکات. سەرچاوێکی تایبەت بە ستاندەری ڕاگەیان لە کۆبوونەوەکەی سەرۆکایەتی هەرێم کە دوێنێ بەڕێوەچوو بڕیار دراوە کە بۆ یەکی حەوت نووسراوێکی فەرمی لەلایەن بەشداربووان و نوێنەری لایەنە سیاسیەکانی نێو کۆبوونەوەکە ئامادە بکرێت و ئاراستەی سەرۆکایەتی هەرێم بکرێت. لە نێو کۆبوونەوەکە هیچ زۆرە ڕێککەوتنێک لەسەر ناکۆچیەکان و هیچ بڕیارێک لەسەر پرسی ئەنجامدانی هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمیسیۆن نەدراوە. سەرچاوەیەک لە نێو یەکگرتوو بە ستاندەری وت یەکگرتووی ئیسلامی کوردستان لە کۆبوونەوەکە بەشدار نەبووە بەهۆی ئەوەی داوت نامەیان بۆ نەناردوون. لە هەمان کات سەرچاوەیەک لە نێو کۆمەڵی دادگەری بە ستاندەری ڕاگەیاند ئێمە داوت نامەمان بۆ هاتووە بەڵام بەهۆی ئەوەی دەزانین کە پارتی و یەکێتی نایانەوێت لەم ساڵدا هەڵبژاردن بکرێت بۆیە بڕیاری بایکۆتی کۆبوونەوەکەماندا. بە پێی زانیاریەکانی ستاندەریش بێت یەکێتی نیشتیمانی کوردستان نایەوێت ئەمساڵ هیچ هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت کەوا بڕیارە لە مانجی دەی ئەم ساڵ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی هەرێم بەڕێوە بچێت. لاهور شێخجەنجی هاوسەرۆکی دوورخراوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگای ئەو ئەندام سەرکردایەتیانەی کە لێوەی نزیکن دەیەوێت ڕێگری بکات لە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی ئەنجامەکانی دیداری یەکێتی پەسەند بکرێت. سەرچاوەیەکی ئاگادار ڕایگەیاند باڤڵ تاڵەبانی دەیەوێت لە ڕێگای دەنگدانی سەرکردایەتیەوە ئەو گۆڕانکاریانەی کە لە دیدار بڕیاری لەسەردا بە تەواوی شەرعیەت وەربگرێت کە دیارترینیان هێنانە پێشی سیستەمی سەرۆکایەتیە لە شوێنی هاوسەرۆکی. لە بەرامبەردا لاهور شێخجەنجی هەوڵەکانی دەست پێکردووە بۆ ئەوەی سەرکردایەتی حیزبەکە ئەو هەنگاوە نەنێت بە تایبەت کە ئێستا ناوبراو لە دادگای کەرخ لە بەغدا سکاڵای دژی پاڤڵ تاڵەبانی تۆمار کردووە و هەموو جوڵەکانی دوای هەشتی تەمموزی ساڵی پار بەنایاسایی لە قەڵەم دەدا.
پارتی دیموکراتی کوردستان لە هەوڵدایە لە ڕێی زیادکردنی ئەندامێک بۆ ئەنجومەنی باڵای نەوت و گاز لە پەرلەمانی کوردستان پێدانی دەسەڵاتی یەکلاکردنەوە لە کاتی یەکسانبوونی دەنگەکانی ناو ئەنجومەنەکە بە تەواوی کۆنتڕۆڵی سیاسەتی نەوت و گازی هەرێم بکە. ئەمڕۆ چوارشەممە لە دانیشتنی پەرلەمان خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژەی هەموارەکە کرا و ئاراستەی لیژنەکان کرا. لەبارەی بۆچوونی یەکێتی و گۆڕان لەسەر پرۆژە هەموارەکە سەرچاوەیەک بە ستاندەری ڕاگەیان لە حکوومەت یەکێتی ڕازی بووە بە هەموارەکە و ڕەزامەندی ئەوانیشی لەسرە هەرچەندە بڕیارەکە بە زیانی یەکێتیش تەواو دەبێت. سەرچاوەیەکی تریژ لە نێو پەرلەمان بە ستاندەری وت هێنان و خوێندنەوەی پرۆژەی هەموارەکە شتێکی چاوەڕوان نەکراو بوو لەلایەن پەرلەمانتارانەوە. دەنگدانیش بەو پرۆژەیە لەلایەن پەرلەمانتارانی یەکێتی ئەگەرێکی لاوازە. ئەگەر یەکێتی ئامادەش نەبێت دەنجی پێ بدات، پارتی بە سوودوەرگرتن لە کورسی کۆتاکان دەتوانێت دەنجی پێویست بۆ تێپەڕاندنی هەموارەکە بەدەست بهێت. ستاندەر نیوزم پێشکەشکردن بۆ دەستخستنی زانیاریەکان ڕۆژانە سەردانی لاپەڕی ستاندەر بکەن لە فەیسبووک. کاتێکی شار